هەورەکان بەسەر ئاسمانی کوردستانەوە بارانیان کرد بە هۆرە و پاڵتۆکەی ئەرز تەڕ ئاودامان بوو. ئیدی وتیان پەڵەیە. گاسن گۆرانی لە دەم هەور وەرگرت و کەوتە وێزەی زەوی. ئێستا جوتیارەکانی کوردستان لەسەر تۆپی وڵاتی کوردەواری بەگاسن لە ژێر ئاسمانی باران و هەورە جووت ئەکەن بۆ ئەوەی خەرمانێک لە نێو دەستی کوردەواریدا ناوی بنین ئاسایشی خۆراکی کوردەواری. هەر لە وڵاتی کوردەواری کە ئێستا ژیان تیایدا بەرقەرارە، تەنها میلەت خۆی خاوەنی ژیانە و خاوەنی نانە و خاوەنی گەورەترین مەزنترین ژیانی سەروەریە. من لە بناری قەندیلم. قەندیل بە هەناسەی ساردی ژێر بەفر و تەمتومان بەهێمنی وتی دڵشاد بە کەرکووک بڵێ هەناوی جەرگمە و خۆشم ئەوێ. بەفریش بەسەر ڕەوەزەکانە ڕای سپاردم بە خورمات و داقوق بڵێم هەناوی ئێمە و خۆشمان ئەوێ. لێرە لە گوندی کوزینەم لە ژاراوە لە بناری قەندیل وەرن بابەیەکەوە لەگەڵ بەفر و قەندیل و ژیانە پێکەوە ڕستێک بۆ کوردستان بڵین. پێکیشەوە دەواازەکان بکەینەوە و چیرۆکەکانی قەندیلەکان بگێڕینەوە. ئەگەر ئێوە ئامادەن خۆم و گاڵۆکەم ئامادەین. فەرموو. صبح پێناکەنێ تا بێنەوایەک شەو بەدڵ نەگری. ڕۆژهەڵاتی شیرینی کوردستان بە جوگرافیای نەتەوەیی کورد تەنها کورد سێ بەشە: کوردستانی کرماشان، کوردستانی ئەردەڵان، کوردستانی موکریان. ئەوجا بەشی کوردستانی موکریانی ڕۆژهەڵاتی کوردستانە مەزدەکەی خۆمان جوگرافیایکی پانوپۆڕ و خاوەن ڕووبار و جۆگە و زەوی و زار و گوند و شاری فرەفرەیە لەو کوردستانە. لە سەردەمەکانی داگیرکاری سەفەویەکان و قاجاریەکان ژمارەی زۆر لە بێگانەی دژ بە کوردیان لەم کوردستانە مەزنا نیشتەجێ کرد. کاریگەری و خراپی زۆری هەبوو، بەڵام مێژوو وەک خۆی، کورد وەک خۆی، خاکی کوردستانیش وەک خۆی مایەوە. ئەم مەکوریانە شیرین و نازدارە مەملەکەتی هۆز و تیرە مەزنەکانی نەتەوەی کووردە. لەوێ وڵاتی مەنگوڕ هەنەکە مێژوویەکی دێرین و پرسەروەری و ڕاپەڕین و تووڕەبوونیان هەیە. هۆزێکی مەزن و گەورە و بربڵاون لەو کوردستانی موکریانە. بەوێ مەملەکەتی ئەڵێن مەنگوڕی کوێستان و بەم مەنگوڕە هی خۆشمان دەڵێن مەنگوڕی گەرمیان. جا ڕاستیش ئەکەن مەنگوڕی باشوور مەنگوڕی گەرمیانە. مەنگوڕی ئێمە لە گوندی ئەبوبەکری سنووری گوندی قەڵاتووکانی بناری قەندیل سنووری مەنگوڕایەتی باشوور دەست پێەکە هەتاکو و گوندی زێوکەی بەرامبەر بە مملەکەتی شوێنێ لە بناری قەندیل و سەری جاسوسان و سەری چادر و کۆزێ بەنەکێ و کاروانە و مارەپەسە و سێکوچکە هەتا پێدەشتەکانی سوڵتانە دێ و دۆڵە بەفرە و سێدەڵان مەنگوڕن کە لە کوێستانی ڕال لە موکریان هاتوون. یەکێ لە تیرەکانی چویتە لەکن گوندی سوورەگڵە چوونەتە سەرچاوەی چناران کە هاوسنوورە لەگەڵ گوندی ڕەزگە. چنارەی مەنگوڕان لەوێ بوون. لە گوێلکە و دۆڵەوە ئاویان ڕاکێشاوە لە بۆ خۆیان، بەوان ئەڵێن تیرەی چنارە. مەنگوڕی باشووران 5 تیرە نەجا: زوودانێ، تیرەی خدر مامەسێنا، تیرەی ڕەزگەیی، تیرەی بابڕەسووە، تیرەی چنارەی.
تیرەی چناری 300 ساڵێ بەر لە ئێستا کۆچ ئەکەن بۆ گوندی کۆزینای مێژوویی 3 بەرەباب هاتوون بۆ ئێرە ئاوڵا گورگە و مامە شێخەیی و لەگەڵ ڕەسووی ئەڵڵایی ڕەسووی مام شەریفێکێکە لە گەنجە بە ئاوازەکانی گوندی کۆزینە ئەو زانیاری لەسەر ناوچەکە پێش هاتنی لەشکری بێگانی عارەبانی ئیسلام لەلایە با بچینە کنەوی و سەرەتا لێی بپرسین. بە باشووری کوردستان ئەڵێن مەنگوڕی گەرمێ بەڵێ ئەی کوردستانی مقریان مەنگوڕی کوێستان بۆ ئێرە کوێستان نا ئێرە گەرمیانە بەس بەنسبەت ئەوێەوە بەنسبەت بەڵێ یعنی ئەوێ زۆر ساردە و کوێستانترە بەڵێ شێوەزاری مەنگوڕە جیاوازی هەیە لەگەڵ شێوەزارەکانی ئەمە ئاکۆیە ئەمە سیانە ئەمە نازام چی بەڵێ تۆزێک جیاوازیان هەیە شێوەزارەکانی بۆ منە لە هێندە وشەدا بە تەواتی جیاوازی پێدەکەی لەگەڵ ئاکۆکە لە شێوەزە لە کاتی قسەکردن و ئاخاوتندا جیاوازی هەیە چووکە مامۆسا گۆران خەندەکەی بەڵێ ماستەری هێناوە لە شێوەزاری مەنگوڕ بەڵێ ئێستا مامۆسای زانکۆی لە پشدەر لە قەڵات زیێ باشە لە باشووری کوردستان مەنگوڕ چەند تیرێ مەنگوڕ 5 تیرەیە تیرەکانی چێکێت تیرەکانی چنارەیی ڕزگەیی زوودی خدر مامەسێنە لەگەڵ بابڕەسووە ئێوە کامیانن ئێمە چنارەین تیرەی چنارەی باشە ئێوە تیرەی چنارین چناری لە کام گوندن چنارەی لە گوندەکانی سوڵتانەدی کۆنەوە دەست پێ دەکات دۆڵە بەفرا دێتەوە بۆ سیدەڵان سپێرۆ گردی ئێستەر کوزینە کوڵکوڵە سوورەگەڵی سەر و خوار و ئەمە چنارەین بەڵێ باشە ئەم وڵاتە لە ساڵی 1000 و ببوورە لە ساڵی 1936 پێش زاین قبل المیلاد لە ئەنجامی ئاشووریە داگیرکەرەکان کە هێرشێکی زۆر گەوری هێناوەتە سەر نامرێ واتە ناوچەی قەڵات زێ پاش شەڕ و کوشتارێکی زۆر پاشاکەی کراوی مۆردامی خەبێت دێ بەم دیوایەت بناری قەندی لێرە پاشایەتەکەی خۆی دائنێ و دەوڵەت دروست دەکاتەوە یەکێک لە شوێنەوارە گرنگەکان کە ماوەتەوە ئێستا پێی ئەڵێن شوێنەواری فێرستان بەڵێ ڕاستە بەڵێ فێرستان فێرستان ئەلەو دۆڵی سەرەیە لەو جادەوە بۆی دەچی دیارە شوێنەوارێکە گوندێ ینی کۆمەڵێک خانووی لێبوون ئێستا شوێنەوارەکەی ماوە شوێنەواری بناغە و خانوەکانی و شوێنەواری کانی مزگەوتی بەڵێ شوێنەواری زۆر گەورە بۆ جاڵێن شوێنی سەر شاخەکان هەمووی سەنگەری سەربازەکانی ئەحوانیان بەڵێ باشە زۆر زۆر چاکە ئەم فێرستانە لە پێش زاینە لێ بووە ئەشکەوتێکی پێڵە خوازچکە بەڵێ ئەشکەوتی خوازچکە ئەوە ئەشکەوتێکە با بڵم لە خواچکەی دەتوانرێت مەسەلا خەڵکی سفادی لێ ببینێت لە کاتی بارانبارین و سەرما سوڵاندا خۆی ئەوە پاشاکان بلستانان لێژ باشە زۆر چاکە ئەوجا گۆڕسانی زۆر کۆن هەن گۆڕسانی زۆر کۆنی لێ لە خواچکەی گردی خواچکەی گۆڕسانێکی لێ زۆر زۆر کۆنەوە پێدەچێت خەڵکێکی یەکجار زۆری لێ نەژرابێت ئەمە کوژراوەکان و هیچ هێمای خۆر و ئەماری بەڵێ کێلەکانی هێمایان لەسەر زۆر بەیە بەڵام بەداخەوە بەشێکی زۆری ئەو کێلانەی کە هێمای جوانیان لەسەر بوو هێمای بە جۆرێک ڕەنگین بووە لە سەردەمی ڕژمی بەعزدا بەتاڵان بردویانە خۆ ڕژەی بەعز بە تەنها ئێمەی نەئەکوشت مێژووی ئەکوشتین هێماکانی ئەکوشتین ئەوەی کە جوانیە لە وڵاتی کوردەواری و ئینسانیە ئەو لە ناوی ئەبەر بەڵام ئێستا ناشتوانین دروستیکەینەوە حکومەتێکی گەورە و گران نازان بۆ ناتوانین شتەکانمان دروستکەینەوە بەرحاڵ شوێنەواری ئاش هەیە بەڵێ ئاشەکەیە لە پێش کۆڵکوڵە ئەوە کاتی خۆی با بڵم لەو گوندەی ڕا خەڵک چووە لەوێ باراشەکانی بردووە گەنمی بردو و کردوێتە ئارد بەڵێ بینە سەرناوی گوندی کوزینە بەڵێ کوزینە دەڵێن چوار مانای هەیە بەڵێ یەکەمیان ئەوەیە کە با بڵم بە کۆمەڵێک زین و دەورە دراوە
ئەو زیینوی بەرز بەرز لوتکی بەرز بەرزی لێ ئەو زیینیان پێ دەڵێن پێدەچێت لە کۆی ئەو زیینوانەوە کوزینە هاتبێت بۆچوونێکی دیکانە هەیە کە با بڵێم گوندی کوزینە و کوڵکوڵەبەیەکەوە سەردەمانی زوو ژیاون تقریبان وەکو برا مەسەلە مامەڵیان بەیەکەوە کردووە لە کۆی ژینەوە هاتبێت کۆمەڵک با بڵێم درەختی ئەوەشی لێە دڕکی لێە زی ئێمە پێڵین دڕکەزی بەڵێ لەوانەیە لە کۆزی بەرخانەوە کۆزی بەرخانیش تەبعاً خەڵکی کاتی خۆی مەسەلە خەڵکەوەی مەردار بووە و کۆزی دروست کردو بۆ بەرخەکانی 300 ساڵێ بەر لە ئێستا ئەم گوندە هاتوۆتە سەر نەخشە لەلایەن تیرەی چنارڕێی ئەو مەنگوڕان بەڵێ لە پێشدا لەکوێ بوون وڵای جا طبعاً هەر کەسەی با بڵێم لە شوێنێ خەڵک بە عام بەربڵاو بووە بەشێکی زۆریان لە ڕۆژهەڵاتەوە هاتوون لێرە نیشتە شوێنەکەیە پێڵەن چنارە لای لە نزیک سوورەگەڵایە لای سنووری بە ڕازگەوەیە دۆڵی باڵە سەرچاوی دۆڵە چنارانی پێدەڵێن پێدەچاوەیە دەڵێ هەرچی چنارەی هاتووە لە دیوی بڵێن مەنگوڕایەتی لە کوێستان هاتوونێت لێ نیشتەچونێتە گوندەکان و لە گوندەکان لە گوندەکان ڕاکێشاوە چناران لە ڕزگێرا لە دۆڵی گوێرکە دۆڵێرا ئای بۆ هاتووە بە جوگا مەسەلە هەم بۆ ئاودێری کشتتوکڵ هەم بۆ دیارە بۆ خۆشی سەرچاوە شێر هەیە ڕاستە ئەمە ڕاستە باشە لە کوزینە کانیاوێکەیە گەڕاوە بەڵێ ڕاستە باڵە بێگومان هەیە ئێستا لە چۆمەڵ خواستکە لە نزیک پردی مەنگوڕایەتی گڕاوەکە لە ئێستادا بەهۆی ئەوەی کە با بڵێم ماوەیەکێ وشکە ساڵیە تقریبن لە سەدەی ڕابردوودا کۆتایی سەدەی ڕابردوودا وشکە ساڵ دەستی پێ کردووە ئاوەکە جگە لەو کاتانی کە باران دەبارێ دواتر ناژێتەوە یعنی بزری دەکات چێ کبریتە کبریتەوەڵە هیچ خەڵک سوودی لێ سوودی لێ دەبینی بۆ نەخۆشی پێز بەتای بۆ نەخۆشی پێز بەڵە خەڵک ئەچۆ سەری وڵاوی لێ بردوو وەکاری دەهێنا بۆ نەخۆشی پێست باش بەردێکی شلێ پێڵم بەردی سۆنە بەردە سۆنەشی لێ دروست بەردە سۆنە چییە بەردە سۆنە باڵی بەردێکەوەگەوە نەخێر تقریبان ئاوای ئێستا ئاوا ڕقا بەڵام دیارە لە مادەیەکی نەرم پێکاتوە یەکتری گرتووە هەر لەو کبریتە ئەگەر پێدوانی قەوزە و نازام ئەم شتەکان قەوزە و مۆزە قەوزە و سۆنە بوو بێت کە بەیەکەوە ئەو بەردە سۆنی لێ دروست بووە ئێستا ئەگەر بێت و ئاگری نزیک بکەوە تقریبا ئەویش گڕێک دەهدات ینی وەکو سەوزێک گڕوی دەدادەوادا باش ئێرە سەرڕێی کاروان چی ئەمانە نەبووە بەڵە بێگومان بە تایبەتی مەڕدارەکان و خەڵکانی کە با بڵێم لە گوندەکانی شەروێت و لە گەرمیانەوە چاچۆ کوێستانیان کردووە بێرە داهاتوچیان کردووە گەرمی کوێستانیان کردووە گوندی ئێوە گوندی بڵێن کۆزینە لە ساڵی 1974 حکوومەتی بەعسی عەرەبی فاشیزم هەموو ڕۆژێک هات ئێرەی بردومانە کرد ئەمە ڕاستە بەڵە بێگومان بەڵام لە ئەنجامی بردومانێکدا چی ڕوویدا سێ کەس شەهید بوون کە یەکێکیان ژنێک بوو بە ناوی فاتمە حەمەدەمین پیرۆت حەمەدەمین عەبدوڵڵا دەست بەجێ شەهید بوو پیاوێکی دیکانەش حەمەدەمین مینە حوسێن ئەوی شەهید بوو لەگەڵ ژنێک بەناوی پورەگوڵاوە ئەوی شەهید بەڵام سیان لەوێ شەهید بوون یعنی ساڵی 74 شەهید بوو بەڵام هیچ بریندار وشتی و هەبوو لاقی بڕێتەوە و دەستی بڕێتەوە طبعاً برینداری دیکەشمان هەبوو کە ئێستاش الحەمدولیلا لە ژیان داماوە ناوی زەینەبە سەر و چاوانە باڵە سەر و چاوی ئێستا شوێنەواری برینەکە هەر پێوە ماوە خۆزگەم دەمدی باشە لە کوزینە چەند بەرەباب هەیە بەرەبابی چنارەی سێ بەرەبابی تێدا دەژێت بەرەبابی مامە شێخە بەرەبابی ڕسووی ئاڵای بەرەبابی گورگانی پێدەڵن ئەوەی دیکە شەرزەکانی ئێرە هەمووی تاپۆن هەموو تاپۆیە بەڵام هیچی هیدیتیانێوانە نەخێر باشە پێشتر ئەم گوندە سەر بە چ ناحەیەک بووە سەر بە ناحیەی ناودەشت بووە لە سەنگەسەر پێشتر بەڵام لە 2001ەوە ناحیە ژاراوە جاکراوەوە ئێستا سەر بە ناحیە ژاراوین هینەکانتان بڵێن پێناسمان هەر ناودەشتە هەر ناودەشتە باشەوەخی خۆی ئەو گوندە هەر لێرە بۆیە لە شوێنی دیکە بۆ هاتوونەتە نەخێرێر هەر ئەوەدان بووە لە شوێنی تر نەبوو لەو هینانەوانە نەخێر باشە گوندەکانی دەوروبەری کوزینا کوێن
گوندەکان دەوروبەری کوزینە با بڵم سپێرۆ لە باشووریەتی لە لای ڕۆژ ئاوایە گوندی توتمەیە لە سەرویەوە گوندی سوورەگڵای سەر و خوار و لە لای ڕۆژهاڵاتی گوندی کوڵکوڵەیە. باش سپاس بۆ هەموو لایەکتان و ماڵتانەوە بێخۆ. لە پاییزی ساری 1970 چەند فڕۆکەیەکی سیخۆی ڕووسی و فڕۆکەوانی عەرەبی عێراقی داگیرکەری فاشیزم ئەم وڵاتە بردومانەکەن. پورە گوڵە و فاتمی حەمەدەمین و مینە حوسێن ڕەسووی هەر لە جێدا شەهید دەکەن و گوندەکەش دەسووتێنن. جاسووی پورە گوڵە لە دڵی برایمی کوڕی دەمێنێتەوە، هەتا ئێساش لە بیری نەکردیە، بۆیە بڕیار ئەدا عەسکەری بۆ حکوومەتی داگیرکەری باسی عێراقی نەکات. ئەمە وەکو تۆڵە لە حکوومەتی دەکاتەوە، هەتا ئێساش سەری لە بۆ دانەنەواندون. ئەم وڵاتە نەرید بوو، دەبوا سەرتۆپی گوند، هەر کۆزینا نا ئەوانی بناری گوندەکانی دەشتێ کە بەردگەرمی دەکرد خێڵ بەرەو ژوور بۆ کوێستانەکانی قندی لە دەچوونەوە. کوێستانەکانی کەنێرێ و مەزریلە و کەڵەکینە و مشەدێ و کانی شەمسێ و کاروانە و کورتەکا و کوێستانی قەبری سپی و کوێستانەکانی دی کە هۆرد و ئاخوڕانە لە دەوروبەری دۆڵە کۆگە، ئەمانە کوێستانەکانی تیری چنارەی قەومی مەنگوڕن. لە پێشدا یەک و دوان پێشباریان دەبرد، پێشبار نیوە کاسەیان بار دەکرد، تاوڵی پێنجکۆین و ئارد و سێڵ و هێڵک چیغ و باڕاش هێشتا بەفری لە کوێستانانیش مابوو، ساوار و ماش و گەنمەکوتا و حەد تا نیسکیشان دەبرد. ئەوجا بۆ خۆیان دەهاتنەوە، ئەمە پێشبار بوو. ئەوجا دەهاتنەوە مار و منداریان دەبرد و مێگەل و ڕان و ئەرشیا و بزن و مەڕیان پێشخۆ دەدا و دەچوونە کوێستانەکانی چنارێوی لەوێ تاوڵیان هەڵدەدا. ئەو بەهارەی بەلووشە و کوڕادە و کوڵە میرە و ئەوجا بەرەم بە ئێوە بڵێ کاردی و کوارگ و ئەمانە بەسەر ئەبرد. ئەوجا ئەکەوتنە هەنگدۆزی لە دارێ هەنگوینی خالیسیان دەدیتەوە. ئەمە وێڕای بەخێوکردنی مەڕوو بزنەکانیان وردە ڕاویشیان دەکرد ئی باڵندان و حیوانان. بەڵام دەبوا گوند کە چۆڵ دەبوو هەموو گوندەکان پاسەوانیان ببا، پێیان دەگوت نۆرە گەزەکێ. 4 زەلامان هەفتەک یان 4 ڕۆژ نیگابانیان لە گوندی خۆیان دەکرد. ئەوجا 4 دی لە چیاوە دەهاتن هەتا دەگەیشتە خوارێ. ئەوجا ئەم 4 دی دەچۆوە چییە؟ دەهاتنە خوارێ بۆ نۆرە گەزەک. ئەمانە مامۆبرایمی خدری کوزینا باسییان دەکا. با بچینە خزمەتی ئەم پیاوە دەمود و شیرینە و سەرەتا پێی بڵین. مام برایم بەڵێ لە ساڵی 1970 46 ساڵ بەر لە ئێستا ئەوە ئێماچینە 2021ەوە بەڵێ فڕۆکەی عێراقی عارەبان بەڵێ هاتنە سەر ئەو گوندەی ئێوە کوزینە بردوبارێکی خەستی کرد. بەڵێ چێت لە دەستداات و چێ شەید بوو؟ کچێکی مەلامینەی ناوی وەڵاهی وابزان فاتم بوو نازانم. فاتم بوو ئەو شەید بوو. بەڵێ ئەدی چێدی دایکم شەهید بوو. دایکە ناوی چ بوو؟ گوڵ ناوی گوڵ بوو. ناوی پورە گوڵ بوو. بەڵێ خوای گەورە لێی ڕازی بێ لە گوناهی خۆش بێ. ئامین خوا لە بەداخەوە دایکت شەهید بوو بەداخەوە. مسلمانە خۆش 46 ساڵ بەر لە ئێستا. بەڵێ باشە ئەتوو مەیتان بردە کوێ لە کوێ ناشتان؟ وەسە لە قەبرستانی نەژرا لە قەبرستانی ئێرە ناشتان؟ نەوەڵا لە قەبرستانی خوارێ بەسەر. باشە ئەتوو پێم بڵێ دایمە فڕۆکە دەهاتە سەرتان؟ بەڵێ بردومانی دەکرد؟ بەڵێ بەردومانی دەکرد هەیە بەردوماندا پێش هات کەشفی دەکرد دوای ڕۆژێکە چ مەخسی مەسەلی با لە کوێ خۆتان دەشاردەوە؟ وەڵڵاهی جا لەکوێ هەر لەوان خڕ و جۆم و هەر لە بەندەنێ خان و کرابوون کۆخی بەندە خان و کرابوون ماڵ و منداڵەوەی منداڵ خێزانی وردی هەوادەی ژیانتان نەبوو؟ ژیانتان نەبوو؟ نەخێر نەخێر ڕاستە فەرمووی. ئەتوو ئەسکەریت کردووە؟ عسکەریکە حەزم نەکردی 15 شەوان حەزکرد بوو. پازەشەوەکە لە کوێ بووی؟ ولا کەرکووک دوای ڕات کرد؟
بەڵێ ئیسەش هەر ڕادەکەی ئێستا شەڕا دەکەم ئێستا شەڕا دەکەم باشە بە خۆشی بە ئینشاءالله هەر مەیکەن خۆشی باشە لە ساڵ 1967 ئەتوو ژرت هێنا بەڵێ کێت هێنا مریەم حەسەن حەمدوڵڵا خزمی خۆت بوو یا بەڵێ هەرێ وەڵا خزمی خۆم ژن بەژن بوو گەورە بە بچوو بوو عاشیرەتم نەوەڵا بەژن بەژنە نەبووی وای وەکی حەردم کردی داخوازم کردم پێشکەشیان کردن و گەورە منداڵی خوشک ڕەدوت کەوت یا ناوەڵا ڕەدوو کەوتن نەبووە دەوەنی حەرزم کردی دەڵێمی وا داخوازم کرد و پێشکەشیان کرد لێرە شای و ئەوە کرا بەڵێ شی و کرا شی و چی بوو شیوی چی بوو جاشی و ئەو زمانی ینی ئەگەر لە گوندی سپێرۆت گێڕاباوە هەر کەسە بە لە ماڵە خۆی را بە بارگەوە دەهات بارگەس یعنی چی یان نانوشیوی خۆی دەهینە ئەرێ وەڵای ئەوە باش ئەوە باش وەکەلحان نەبوو بلێ بشتا مام برایم لە تەمەنی چەند ساڵی و دەچووی کیستانان لە تەمەنی چەند ساڵی لەوەتی ئەگە بەبیرم دێ هەرچووینە کوێستان هەرچووینە کوێستان باش کە لێرە دەچوو لە کوێستانان گەزەکچی هەبوو گەزەکچی عنی چی گەزەکچی ینی ئێشکچی ینی حەرەت ئێشکچی بەڵێ دوو چارتان لێرە ئێشکتان دەگرت بۆ هەفتەیەک یا دوو هەفتە لە پاسەوانی گوندەکەتان دەکرد وڵی وا بزانم 5 ڕۆژ بۆ بە 5 ڕۆژان ئەدی دوای ئێوە کێ دەهات دوای ئێمە ئەمن تەوا بدم ئەمە تەوا بە کاخدر تەوا بوو ئەوە 4 نەفەری دیکە دەهات ئەمە پێڵەن گەزەکچی ئەدی چۆنتان پێ بوو بەڵێ بەڵێ ئەنی نۆرە گەزەکێ تفەنگێکی پێ بوو هەر پێ بووە یەکێک هەر بوو بڕنەوە هەبوو یا سێ تیر و ئەمانە سێ تیر و ئەمسەلەن ئەو کۆن داخران پێ دەگوت ئەو شاتمان بوو وا هەبوو مەسەلەن ئەگەر دەستکار دەکرات پیان دەبوو شاتمان فیشێکی بڕنەوەی هەتا ئەو نەفەرە نەدەگەیشتێرەوە گەزەکەتان جێ نایە فیشێکی بڕنەوەی دەخوات بەڵێ ناوەڵا هەتا نەگەیشت بە ئێرەکانە ئێرە تۆر نەدەکرا باشە زۆر باشە ئەو جاکە گەرمای دەهاتێ ئەم وڵاتە دەبوا بڕۆشتا چووکە هەسپێ هەبوو ڕشکە بوو ئەمانە لەبەر تەپۆی شەوێت خەولێ نەدەکەوت لەبەر مێشولە مەلاری لەبەر دەبووە ئەوەی بزنی هەبایان نەبە بڕۆشت بە قوربان ئەوەی هەر حیوانێکی شینەوە هەر دەچوو کوێستان چۆل دەکرا باشە ئەتوو لە پێشدا کە دەچوو کوێستان ئەوە دەبرد چی پێ دەڵێن تاڵ تیق پێشبار ینی دەگەڵ ماڵ و منداڵی لێکرا ینی مەسەلەن نوێکرا نەدەڕۆیشتین واروشتی وا تو پێشبار دەڕۆشت ئاوەتە پێشبار دەبرد تاڵ و چیخن دەبردن لەوێ لە وارن دێخستن و لایلۆنە کەشتەکن بەسەر بە ئادانیان بەڕک ئەوی وەخت وەڵا لایلۆنیش کەم بوو تاوڵ چەند ئەوە بوو کۆین بوو کوێن 6 کوێن بۆ 4 کوێن بۆ سێ مەسەلەن هەی بۆ مەسەلەن بارانی دادەدا نەخێت بارانەکەی وەتۆدا نەدەدا کە زۆر تەربێ بەڵێ بارانی دادەدا هەتا کەی دەمانەوە پاشی گەلاوێژێ پاش گەلاوێژێ تا دەبووە مانگی هەشت دەهاتە چوونێ ئەو جاچی لە مانگی هەشت داهاتنەوە بۆ قۆریە پوشێ داهاتنەوە لە بۆ قۆریە پوشێ داهاتینەوە دەچین دەبە دەنێرا بۆ جاکە دەمایەوە پوشن دەهینا دەمایەوە پوشەکەوانە بەڵێ باشە لە کێهان کوێسان بوویت لە مەزرێ لێ لە کاروانێ لە قەبری سپی گوێزێ لە ئەو هەوارگانە لە هەمووان لەو هەوارگانە دەمانەوە لە سەرە بەهاران توێن پێی خۆش با دەچوون دەبووە هەر خێزانێکی ئەو گوندی کوزینە تاوڵێک هێ بووایە بەڵێ وەبوو ئەی سارد نەبوو ئەو مەملەکەتە ئەدی سار نەبوو چیە بەفر لەبەر بەفر ساڵ هەبووە لێرەکانە لە پیری دەقەدیمە منەگە گوێ بیست بووم لەبەر تەرزە و بارانێ ینی نەوێراوە حتا سەعات 9 ئەگە ماڵ وەسەر کەوتێ لەبوو کەنێرێ باریان لەوێ ئێخستون ماڵیان لەوێ ئێخستوە هەبوو لەبەر بەفر و بارانێ نەوێراوە لێفۆ بە تالیس نەبوو ڕاو هەبوو لەوێ ڕاوێ چۆن ڕاوێ بزنێ ڕاوێ ئەوەی بزنە کێوێ ڕاوێ تەقولەکەی وەڵا بەڵا خۆ سیلاحوی وەختی گە من دەلێمی کەم بۆ پێم بڵێ دەچوونە ئەوێ هەبوو 150 سەر بزنی هەبوو هەبوو 20 هەبوو هەبوو 3 هەبوو 2 هەبوو وەبوو دەچوونە ئەوێ
كم وزول يعني هاي بووني عرض دكم دليم أو يجا حيوانك يشينا بهذا إيه رسول لك رولي تقانم هواي جيانم گوندی کۆزینە لە بناری قەندیل 742 مەتر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە. ئەم گوندە سەر بە ناحەی ژاراوەیە کە 550 مەتر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە لە قەزای پشدەر. قەزای پشدەریش 670 مەتر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە. ناحەی ژاراوە لە ساڵی 2000 لە سەردەستی حکوومەتی کوردستانی خۆمان وەک یەکەیەکی کارگێڕی بە ناحیە تۆمار کرا. 294 کیلۆمەتر چوارگۆشەیە، 24 گوند لە سنوورەکەیدا، ئەمما 4 گوندی چۆڵن. ڕووبەری زەوی شیاو بۆ کشت و کاڵ لە ناحەی ژاراوە 4724 دۆنم زەویە، 15146 دۆنم زەوی بەراوی هەیە. گوندی کۆزینایەکێکە لە گوندەکانی ناحەی ژاراوە. ئەم گوندام کەرتی کشت و کاڵی ژمارە 30 بە ناوی 35 جووتیارەوەیە. لەم وڵاتە بەر لە ڕاگوێزان بە بیانوی پشتێنی ئەمنیەوە لەلایەن بەعسی عەرەبی فاشیزم و بۆ ئۆردوگا زۆرە ملیەکان تووتن ئەکرا، مەرەزە ئەکرا لەسەر ڕووباری قەندیلێ، ئەوجا گەنم و جۆ و نیسک و نۆک ئەوانش لە کزنیش کرایە. لە ناوەندی بەهارێ برینگ بڕ واتە مەڕوو بزن بڕینەوە بە هەرەوەز دەستی پێدەکرد. خوری و مووی ئەم ئاشەڵانە بە تەشی دەڕێسرا، لە ئی بزنە مەرەز بۆ پووز و کردەکرا. ئەوجا تەون هەموو ماڵک لەم بنارە لە بناری قەندیلی خۆشەویستی کوردستانی باشوور تەونی خۆی بوو، بەڕە و مافور و کەژوو کە باری پێدەبەسترا لەگەڵ کوێن و کە بۆ تاوڵ باش بوو. ئەوجا ڕەشماڵیشان دروست دەکرد، گوریس و دەستکە ڕەشمە و سەرکەلە و دەستبێن و بەرۆکی وڵاخان و تۆربێن و جلی وڵاخ و تێڕ واتە هەگبە و جەواڵ. ئەمانە هەر هەمویان ئەمانیان دروست دەکرد، خوێدانیشان دروست دەکرد. ئەوجا هەلاجیان بوو، نێوی وەسع عەبدوڵا بوو، جۆڵاش پەستەک و کەپەنەک و لباد و کوڵەباڵ و فەرەنجیان لە بۆ دروست دەکردن. کارخانەیەکی پڕ بەرهەم بوو. ئەم بنارە هەموو سەتۆبی گوندەکان بۆ خۆیان کاریان دەکرد و جل و بەرگ و هەموو شتێکیان دروست دەکرد. ئەوجا لە بەرگنی بەرخێ زەنگاڵ و گۆرەویان دروست دەکرد. زەنگاڵ واتە پووزەوانە. لە کوزینا کونە پێست هەبوو. ئەم کونە پێستە وەشی بەڕادی هەوکەوا بوو. پەنیران تێکرد هەتا لە هاوینێ ڕام هەتا بارانی پاییزێ. ئەمانە پلکەفات بۆمان دەجێڕێتەوە. با بچینە خزمەت وی و مامۆستا سەروەری کوزینا سەرەتا بە پلەفاتێ بڵێ. دا پیرەفات بەڵێ ئەتوو شت بە پیاوە کردبوو، بەڵێ دوایە ئەو هات ئەتووی تالۆخ کرد وەیە بە بابی ڕەسووی ئەتووی کڕیەوە. بەڵێ بە چەند بوونە دەزانی؟ نە بەخوای نازانم. ئەوە پێی دەڵێن تالۆق. ژنیان پێداچین کچیان پێدا پێبا بەڵێ. سێزدە ساردە بووی؟ نازانم بەخوا چاردە سێزدە چاردە نازانم. ئەتوو مالی 39 پێ دەچێت لە 49 شوت کردبێ. هەر لێرە بوو شای و ئەوەکەی؟ ئەرێڵە هەر لێرە بوو. هەر لێرە بوو. شیویان کردبوو؟ شی و نان و چێشتوەمانە؟ چ بوو؟ بەڵێ سزوانم چ بوو؟ وەڵا کوفتە بوو. وەڵی نازانم چ پورەفات لێرە لە کوزینا تووتن دەکرا؟ ناوەڵا تووتن قەت نەکراوە. نەکراوە لێرە؟ تووتن قەت لێرە نەکراوە نەوەڵڵا. لە سەرچەمی ئەوەی ڕووباری؟ لە بەری کۆکڵۆ دەکرا. لەوێ دەکرا؟ ئێوەتان کرد خەرچ گوتی؟ لەوێ دەکرد. ناوەڵا خەڵکێرە هەر چوو گەرمێن و کوێستانیان کردو مەڕ ئەدی باش ئەدی مەرەزە کراوە؟ مەرەزە برنج؟ وەڵای برنجش لێرە نەکرا، لە کوڵکۆی دەکرادان لێرە نەکرا. لەکەم ڕووباری دەکرا؟ بەڵێ ئەوە دەزانم. لێرە نەکرا. ئەی ماش و گەنم و جۆ و نیسک و ئەمانە؟ وەڵڵا هەر گەنم و جۆت کردووە ئەڵڵا بەخێری. هەر گەنمی جۆ. گەنمتان دەچاڵ دەکرد؟ بەڵێ ئەو گەرمە تێک نەدەچوو؟ گەرمن دەچاڵێ دەکردنێ و کە ئەگە وەختی بارانش دەهات چاڵ لەوێن بەتاڵ دەکرد و دەنبردەوە دەچاڵەکە دین دەکرد. لەکوێ دەتان بەدە باڕاشی؟ ئاش لە کوڵکڵێ بۆ دەبنێت ئاشی کوڵکڵێ دەتان بەدە ئاشی کوڵ؟ بەڵێ لەوێ لەسەر ڕووباری؟ ئەرێڵا لەسەر ڕووباری ئاشی لێ ڕووباری قەندیلی داهاتە خوارێ. ئەوە زۆر خەڵکی قەرەباڕق بوو یا هەروە
زوو دەکرا زوو ئاشەکە دەکرا زوو دەکراوە چابوو چا مەحتەل نەدەبوون ئاشەوانی هەبوو ئاشوانەکەی چێ بوو نەدەناسی ئاشەوانی مامەش بوو بەبیری من مامەش بوو ئەی ئاتان دەجوڵ دەکرد ئەریۆڵا دەجەواڵن دەکرد دەڵێن خڕنووکتان دەکردە ژێر جەواڵی جا لە بن جەواڵن دادەنا لەبەر مشکان لەبەر مشکان لەبەر مشکان ئەوە نوچی تیژە ئەوەی دڵەکەی ئارێڵا خڕنووکی بەڵێ لە تاو مشکان ئەی خڕنووکیشان دادەنا لە نێو کۆزی بەرخان بەڵێ ئارێڵا ئەوە بۆ لە نێو کۆزی بەرخانە خڕنووک دادەنا بە پشتوانە دەهینە لە کۆزی بەرخانە دادەنا لەبەر پێیان تا پیس نەبن و هەموو بەهارێک دەبێ ئێوە برینگ بکەن وەیە برینگ بڕ بڵێ هی مەڕان و هی بزنانیش ئیمەڕان و ئیبزنان برین بڕ دەکرا ها لەم خڕ دەکرا هەروازێ برین گورێ دەکرا بە هەرۆز دەکرا بڵێ ئەوجا ئێوەش دەشیتان دەڕست ئەمەش دەشین دەڕست و مەڕەندە دۆشی تەون هەبوو لە کوزینە وەڵڵا هێندن تەون دەکردن چ دروست دەکرد کوێنی دەگەورە چی دروست دەکرد داکە فاتم بڵێ چی دروست دەکرد وەڵڵا کوێنی دەگەورە گەورەن دروست دەکرد کوێنی ئەوەی ئیدە تاوڵێ تاوڵی ڕەشماڵی بڵێ جەواڵن دەکردن تێڕن دەکردن چ زوانم تێریش دەکرد بڵێ تێر و ئەرێڵا تێڕ و ئەی کەژوو کەژوو هەر بە حەساب نەبوو کەژ و گریس و ئەدی ڕەشماڵ دروست دەکرا لە گوندەی ئەریێڵا ڕەشماڵشن دروست دەکرد چۆن دروستان دەکردەوە بە سوژن و بەنانن کوێن تێک دەخست بە دوو ژنان یا سێ بە دوو ژنان دەکرد دەکرد بە دوان بە سەیان ئەی گوریس و دەستبێن و ئەویشن دەکردن دەستبێنن دەکرد گوریس ئەی دەستکە ڕەشمە دەستکە ڕێشمێن دەکردن ئەو ساریدا سەرکەلەی دەواخان بەرۆکی وڵاخان ئەویش ئەریڵا بەرۆکیشین دەکرد دەکردن جی دەواخانن دەکردن ئەدی لە بەرگری بەرخان بەرگنێ بەرخانن دەکرد ئەلبات زەنگاڵ زەنگاڵش لێ دەکردن دەتکردە چیدی دەکردە ئەلبات ئەلباتی ڕاخستن ئەتوو بە تەمای کۆلێژی بەیتاڵ بوویت بەڵام لە ئەندازەی کۆمپیوتەر وەرگیرای کیان پێ خۆش بوو وەڵام بخۆم حەزم لە ڤێتەرنەری بوو بەس دیارەوە نەکرا چۆن دەڵێ بیخەلای دەبێت من حەزم لە ڤێتەرنەری بوو دیارە بەشم پڕکرد بەخواست خۆم دواتر لێ چۆن دەڵێ کەندێبی گۆڕی دواتر بەشێکم هەڵبژات کە بەشی کۆمپیوتەر بوو هەندەسەی کۆمپیوتەر بوو دەڵێن ئێستا مامۆستای خۆبەخشی ئەوەی ناوانە بێژ 2 ساڵ وانە بێژم بەس داوامیش نەماوە چۆن دەڵێ هیچ زیانە بەبێ مەعاش وانە بێژی وانە بێژی دەکرد لە چ ساڵێ لە گوندی کوزینە خوێندنگا کراوەتەوە لە ساڵی 1990 خوێندنگا بخۆمان کردمانەوە خەڵکی گوند ئەی پێش ئەوە لە کوێ دەتان خوێن مەکتەبمان نەبوو مامۆستا سەروەر یەکەم مامۆستا کێ بوو لێرەوتت لێرە دوو مامۆستامان هەبوون مامۆستا خالید شێخە و لەگەڵ مامۆستا ڕەسوڵ پیرۆت خەرچی و گوندی خەڵکی گوندەکەی بوون و ڕەسوڵ ماوە مامۆستا ڕەسوڵ بەداخەوە خۆی خۆشوێت نەماوە بەس مامۆستا خالید هەر ماوە تا ئێستاش بەرداوە باشە گوندی کۆزینا کەرتی کشتتوکاڵی ژمارە چەندە کەرتی کشتتوکاڵی ژمارە سیە بە ناوی چەند جوتیارەوە بە ناوی 35 جوتیارەوەە چەند دووەنم زەوی شیاوتان هەیە بۆ چاندن نزیکەی 1200 دووەنمێکمان هەیە پشوپاوانیش زیاتر لە 15,000 دوورمان ماشەڵڵا لە پشوپاوانە دەوڵەمەنن بەڵێ دەبێ مێگەری چاکتان بەداخەوە بەراومان کەمە ئەوەی کاشەوە پێویست چۆن دەڵێ سوودی لێ نەبینراوە بەراو بەشێکی کەمی هەیە ڕاستی باشە لە پاییز 1970 حکوومەتی داگیرکەری باسی عەرەبی ئێوەی ڕاگواز بە بیانووی پشتێنەی ئەمنی ئەو دەمە چەند ماڵ بوون ئەو دەما 35 ماڵێک دەبوو بردیان ئۆردوگای زۆرم لێ بەستەستێن لەوێ مزاهرە و شتان کرد و لێش دەریان کردن ڕاست بۆ بەشێکیان بۆ ئاجیاوە بەشێکیشیان ئەوزان برنە بازیان باز ئێستا چەند ماڵن ئێستا لێرە 25 ماڵ لێە 25 ماڵ نیشتەجێت باش ماڵی هەموو لایەکتان ئاوا بێ و خوا بێەوەی تاکە دەستان خۆشیەوە بەخێر بێن سەرچاوم پیاوێکی کورتپەروەری خەڵکی شاری سلێمانی ناوی نەسرەدین ڕەحیم بوو
خەڵکی سلێمانی بوو لە ساڵ 1976 کاتب ناحێ بوو لە مالی ناحی ناودەشت ئەو خۆراکی حکومەتی تەوزیع دەکرد بەسەر ئەو گوندانەی بناری قەندیل و قەندیلدا ئەو لە ناحی ناودەشت بوو واتە سەنگە سەر مەفرە زرەتایەکان و سوپا سالاری کوردستان کە ئەچێتە سێوەیس خەبەر بۆ نەسرەدینی باوکی ڕێباز و ڕێبوار و ڕێبین ئەنێرێ هاوکاری پێشمەرگە بکە بە نهێنی و خۆراک جا ئەو دەم خۆراک بە وەرەقە بوو مام نەسرەدین ئێستا پیر بوو بە گاڵۆک لە شاری سلێمانی ماوەتەوە ئەڕوا نایکاتە نامەردی قۆڵی مەردایەتی لێ هەڵ ئەکا و مانگانە بە دوو کەسی ڕێخستنی ناودەشت و بنار خۆراک ئەنێرێ بۆ پێشمەرگە لە حیسابی خۆی پێڕاویشان بۆ دەکرێت هەتا ساڵی 1970 لە سێوەیس ئەچێتە خزمەت سوپا سالاری کوردستان شەهید عەلی عەسکەری و پێی ئەڵێ مامە نەسرەدین شۆڕش قەرزاری تۆیە هەتا کۆتایی ساڵی 1970 بەداخەوە حکومەتی بەعز بەو یارمەتی زانی و مام نەسرەدینی لەوێ ڕاڕای کرد خۆی شاردەوە ئەمە پێشمەرگەیەکی دێرینی بنار بۆی باس کردم حەمەدی برایمی مام خدرێ لە زستانی ساڵی 1976 چەکەکانیان لە بن زەوی دەرئەهێنن بەهۆی ئاشبەتاڵی شۆڕشی ئەیلولەوە بڕنەوەکانیان لە بن ئەردێ شاردبووەوە ئەو جاکە شۆڕشی نوێ پەیدا بووە و بە هاتنی سوپا سالاری کوردستان شەهید عەلی عەسکەری ئەوجا هەندێک هیوە هاتە و ناو گیانیان و یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بە وێردی سەرزاریان مەفرەزەیەکی سەرەتایی بە فەرماندەی حەمەدی مامشێخە و پێشمەرگەکان بابەکری نەبی پیرۆت و حەسەن حەمەد سەیدە مەخابن لە ساڵی 1970 شەهید بوو لەگەڵ حەمەدەمینی حەوڵای پیرۆت و حەمەدەمینی عەبدوڵای ڕەسوول لەگەڵ خدر عەبدوڵا ڕەسوول بەداخە ئەویش لە ساڵی 1970 شەهید بوو ئەمانە بوون بە مەفرەزەیەکی گەورە و لەو ناوچانە دەگەڕان و شەڕیاندا حکومەتی عێراقی دەکرد و دەفرۆشت ئەمانە هەمووی لە زاری حەمەد برایم و محەممەد حەوڵای ڕێخستەکانی ناودەشت دەبیستین جا ئەو جا گوێ ڕادێرن ئەمن لە حەمەدی دەپرس مام حەمەد کە شۆڕشی نوێ بەڕابەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و حکمەتی ئەندازیاری شۆڕش مامی گەوری کورد مام جەلال لە 76 دەستی پێکردەوە پێم وابێ سوپا سالاری کوردستان عەلی عەسکەری هاو بۆ ئێرە بیرت دێ 76 لەگەڵ کێ بوو دکتۆر خالید و دکتۆر خالید و دکتۆر محمود شێخ شێخ حوسێنی بابە شێخیش لەگەڵ بوو هاتنە ئێرە هیچ مانەوە بەخۆی مانەوەکی کەم مانەوەکی کەم کەممانەوە کەممان با هیچ باسی شۆڕش و پێشمەرگەوانیان کرد بەخۆی شتێکی کەم ینی وانە بۆ بلی باشە ئەیتر ئەوان چون بۆ کوێ وڵا ئەوان چون نازانم چون بکە چون بۆ کوێستان چون بۆ کوێستان بەڵام ئێرە تۆ خەتەریاتی لەسەر بووانە خەتەریاتی لەسەر بوو باشە لە ساڵی لە دوای ئەوەی ئەوان ڕۆشن لە دەوری زستانی هەفتا شوانە ئێوە مەفرەزەیەکتان پێکێنە بەڵێ کێ بوون کێ بووین وڵاجا زۆر بووین ئەنی هەری شێخ عەبدوڵا بوو حەمەدی مامە شێخەی بوو هەروە بێتەوە بابەکری نەبی پیرۆتی بووم حەمەدەمین عەبدوڵا پیرۆت حەمەدەمین عەبدوڵا پیرۆت حەمەدەمین عەبدوڵا ڕەسوول بوو بەڵێ ئەمە لەگەڵ تۆ بوون بە پێشمەرگە بەڵێ شش حوتێ بوون مەفرەزەکەتان چی ئامر مەفرەزە بوو کێ ئامی مەفرەزە بوو حەمەدی مامە شێخ حەمەدی مامە شێخ فەنگ چیتان پێ بوو وڵات فەنگ بڕنۆن پێ بوو ئەی ئەوانی تر وەڵایی ئەمە هەمان بڕنۆ پێ بوو بڕنە و ئەمانتان پێ بووە حاجی محەممەد بڕنۆیەکە قوڵای پێ بوو بەڕەحمەد بێ باشە لە چۆتان بۆ ئەوانە بڕنەوە وڵی ماڵە خۆن لەژێر ئەرز شاردبووتانەوە بەڵێ وڵا شار دوایی کە شۆڕشی نوێ دروست بوو کەتانەوە شانتە باشە هەر لەو گوندەیمانەوە جەولەتان دەکرد بە گوندەکانی تر و وڵا زەورن دەکرد بۆ شوێنان و مەسەن داهنگۆ ڕۆ حکومت بێدا تەخەتم دەکات دەچوی ئەو شوێنێ و داهنگ و بە منتقەی مامەشاندا دەچوی ئەوە زۆر باشە ئەتو عەبدوڕەحمان سێوەسی دەناسیت شێخ عەبدوڕەحمان لە ساڵی هەفتا حەوت لە مانگی وازان بەهار بوو شەڕێکی گەورەی دژ بە جێشی عێراقی کرد ئەتوش بەشدار بوویت بەڵێ زۆرتان ئاسکەر کوشت وڵا هیجا حساب ناکرێت چەند گوژە لەو دۆڵی بەر مال دەستێەوەی حساب ناکرێت بەخۆی ڕاز دەکەیت شەڕێکی قارەبانانە ئارێ بەخۆی ئەو جا زابتێکتان گرتبوو بە هێن بە ئەسیر برینداریش بوو
شهید علی عسکەری وابزان 5 دیناریدا پێی و وتی بڕۆ ئازاد بە بخۆی جا تەبیعی نازام چەندی داوەتێ یان چەندی نەداوەتێ بەڵام معلوم شتێکی دا بەڵام نازام چەند بوو تر ئازادی کرد و ڕۆی ئارێوەڵ ئەوانیش وابزان مەجموعەی خەڵکیان گرتو بوو لە خەڵکی سێوەیس و خەڵکی مەدەنی دوای ئەوانیش بەڕەڵایان کردبوو بەڵێ ئەمە شەڕەکەی سێوەیس بەڵێ شهید عەبدوڕەحمان خۆش نەویستە ئارێوەڵ شەید عەبدوڕەحمان خۆش دەویست قارەمان بوو بەخوا قارەمان بوو وەنیا بەرێوەڵ باشە ئیتر دوای ئەوە کەی شەید بوو شهید عەبدوڕەحمان کەی شەید بوو ئەو دوایی پاشە و کێشەی شەید بوو دوای شەڕی ترتان بوو لەم دەوروبەرە نەوەڵا شەریدی لەو دەوروبەرەی نەکراوە بەس دوو شەیدتاندا لە ئەوەی سێوەیس بەڵێ ئارێوەڵا دوو شەیدی قارەمان ئارێوەڵا سەید حەسەن و فاروخ شەید فایق فاق شەید فایق و لەگەڵ سەید حەسەن ئارێوەڵا سەید حەسەن خەڵکی حەسەن گۆران بریندار بەڵا خەڵکی و گوندی تتمێ بوو هی خەڵکی توتمێ ئارێوەڵا لە دیێلکە و سوێلانی لای دۆڵەکۆکە بەڵێ شەڕێکی ترتان بوو دژی حکوومەتی عێراقی بەڵێ لەوەشە شەو بەشداریت کرد بەڵێ لە کێو کێ بوون وڵی جا ئی کوژینێ هەرە من لەگەڵ بووم ئەتوو لەگەڵ بوو ئی کوژینێ بەڵا ئی کوڵێ لەگەڵ بوون و ئی سوورەگڵی لەگەڵ بوون و ئی سوورەگڵی لەگەڵ بوون بەڵێ بەڵێ مام حەمەد دوو پێشمەرگەتان شەهیدە ئێوە بەڵێ یەکیان ناوی حەسەن حەمەد سەیدەیە یەکیان ناوی خدر عەبدوڵڵا ڕەسوڵە بەڵێ وایە بەڵێ سێ پێشمەرگەی بڵێ سێ هاوڵاتیشتان شەهیدە بەڵێ دوو ژنەکە و پیاوەکە بەڵێ دەتناسین ئارێوەڵا ڕاست دەکەی دا ئەوم بوو دەردەست محەممەد کاک محەممەد بەڵێ ئێوە خەڵکی کوزینەن بەڵام کە ڕێخستنتان دروست کرد لێرە نەبوو لەکوێ بوو لە بەستێنێ ئەو کاتێ من کە لێرە بووین منداڵ بووم لە بەستێنێ ڕێخستنمان دروست کرد و ساڵی چەند ساڵی هێشتا سێ پێی باش یەکێک لێرە بوو ڕێخستنیە کرد لێرە بوو یەکێ کادرێکی ڕێخستن بوو لێرە بوو بەڵێ کاک مەلا قادر بوو ئێستا ماوە لە ژیاندا مەلا قادر ڕەسوو نەبی بەڵێ بەڵێ ئێستا ماوە بڵێ لە سلاوی لێبێ سلاوی لێبێ خەڵکی کوێیە خۆی خەڵکی ئێرەیە بەڵام ئێستا لە عاجیاوا دەژیت لەوێوانە ئەو ڕێخستن و کادری ڕێخستنیە کردووە بەڵێ ئەو ڕێخستی دەکرد و دوای ئەمە کۆمەڵێک برادری تر بوون کە ئێستا زۆربیان ماوەنێنێکیان مام عەبدوڵڵا قادری کە بەداخەوە شەهید بۆ دوای راپەڕی نار بەیەکەوە ژێنی تیپێکمان دروست کرد بۆ تیپێکمان بەیەکەوە دروست کرد بۆ و سەرتیب بۆ من جێگری بووی مام عەبدوڵڵا بەداخەوە شەهید بۆ محەممەدی مەلا محمودی مەلا محەممەدەمینی گرجێسری بەستەسیێن پۆلێک بوون ناوی نابووچی پۆلەکە لە دوای بەسێن پۆلێک بووین پۆلی بروسک باشە ئەو بروسکەی کە لە ڕاپەڕینا لە ڕادیۆ ئێزگەی دەنگی گەلی کوردستانەوە هاوڵێ دوای بوو بە شانەی شتێکداری بروسک ئێوەشی تیا بوون ئێمە شتیا بووین بەڵێمە ئەو کاتەی عومەر خدر هەبوو ئێستا یەکێتی نەما ڕسوڵانیشتا ڕسوڵ بۆسکێنی و بەڵێ بەڵێ ئەوش تێدا بوون هەموو بەیەکەوە زۆر تێدا بوون 400 کەس بووە نیە و کاتی ڕاگوازداوین بۆ ئاجیەوە 400 کەس شانەی سەکداری بروسک ئێمە بەڵێ تفەنگیشمان پێوە تفەنگمان لەسەر کداتی ڕاهێناهێشتا کە لە قەڵات زێ بوو شەیدسنەوە بەروان ئێمەش لە بەستێنیانی بۆ پاڵبارانی حکومەت بەڵێ بۆ پاڵپشتی ڕاپەڕینەکەی خەڵازی هەموو خەڵکی بەستێنێنێ لە ساڵی هەشتا بۆ یارمەتی لێ قەوماوان ئەنفالکراوەکان بەڵێ کۆمەکێکتان بەڵێ کۆمەکمان کرد لە ئەوانەی کە تێمان ڕایدین جگە لە ڕێخستنەکان خەڵکی کەسایەتی و شخصیات و ئەوانانی دەچوین هاوکاری دەکردن و پارەمان بکۆکردنەوە و کراس و پارە و کۆمەڵک شتمان ئەنی پێڵا و ناردمان بۆمان باشە ماڵی هەموو لایەکان ئەوە بێ خوا بێەوەیتان کات زۆر سپاس. هەڵۆ سوورەکانی کەرکووک و هەولێر و سلێمانی و گەرمیان لە ناو پوش و پەڵاشی هێلانە نهێنی و بەچرپەکانە کە باڵیان ئەگرت ئەهاتن لەسەر دۆندی قەندیل ئەنیشتنەوە. ئەم هەڵۆیانە لە ناو هەناسەی هەژاران و
بێدەرامەتان و چەساوەکانی نەتەوەی کوردەوە باڵیان گرتبوو بۆیە لە لووتکەیان نەبووایە نەئەنیشتنەوە لە لووتکەشە جەستەیان پێشکەش بە کورد ئەکرد. ئەم وڵاتی قەندیلە وڵاتی شۆڕش و پێشمەرگە و چاویلکەکەی مامی گەورە بوو قەت سەری دانە ئەنەوان بۆ دوژمن هەمیشە سەنگەرەکان پڕبوون لە تفەنگی کوردەواری و بیری کوردەواری و لەگەڵ پێشمەرگەی کوردەواری لێرەشەوە نەخشەی ئازادی و سەرفرازی سەرتۆپی کوردستان لێرە نەخشە کێشرا. من لە کوزینام لە مەملەکەتی ژاراوە لە بناری قەندیل لێرەوە کەرکووکم بانگهێش کردووە تۆزێکی تر لەگەڵ ڕوحی مامەڕیشایەت و لە تەکمەوە ئالێرەدا ئەنیشێت بە یەکەوە سرودی باوە گوڕگوڕ ئەڵێن و بە یەکیشەوە مێژووی کوردەواری شەنوکەوەکەی لە کوزینا لێرە کۆتایی بەرنامەیەم جارێرین هەتا بەرنامەیەشتر و ژیانەوەی شتی کوردستان ئێوە هەمووتان نەزانن کوردستان لە ناو دڵ کوردستان لە ناو چاو پێشمەرگەی کوردستان تاجی سەرسەری ئێمە و مێژوو لەگەڵ هەموو ڕۆڵەکانی ئایندە و هەموو جیهانە هەتا بەفر و چیا و هەناسەکانی میلەتی کورد مابێ پێشمەرگە پاسەوانی ئاسایشی نەتەوەییە جوتیارەکانیش ئاسایشی خۆراک و خۆشمان ئاسایشی ئاوەپارێزین لە ئێستاشدا ئاسایشی تەندروستی یەکێکە لەو ئاسایشانی کە پێویستە هەموو سەرجەم میلەتەکەم ڕەچاوی بکات کە ئەویش ئەم دەردەی کڕۆنایە و هاتۆت بۆمان و ئەبێ خۆمان پارێزین گەلێ ئازیزی لە دەستداین زۆرێکیش ئێستا نەخۆشن ئێمە نزای خێران بۆکەین و چاک بنەوە لێرەوە لە بناری قەندیلەوە دووبارە سڵاوەگەێنم بە دۆندە جوانەکانی حەمرین و بە بەفر ماچیانەکەم لێرە و لە بناری قەندیلەوە دەستەکانی باوە گوڕگوڕ ئەتەزێنم و بە داقووق و خوڕماتوش ئەڵێم ئێوە هی ئێمە و هی کەسی ترنا کەواتە بە خۆم و گاڵۆکەمەوە بمێنن بەخێر بە دوعا